ئەمە دەرگای قوتابخانەکانی سۆرانە، قۆفڵی لێدراوە و خوێندنی قوتابیان پەکخراوە. ئەوەش تەنیا لە پێناو ئاهەنگێکی بانگەشەی حیزبی دەسەڵاتدار و هاتنی جێگری سەرۆکی پارتی بۆ سۆران. سەرۆکی وەزیران دێتە سۆران، سەرۆکی وەزیران سەرۆکی حکومەتە. بۆچی دەبێت قوتابخانەکان لە دەوامکردن ڕابۆستن؟ زانکۆ، یعنی زانکۆ لە مستەوای بێتە خوارێ، یعنی مامۆستای زانکۆ، تەڵەبەی قوتابی زانکۆ بچن بۆ حەفلە و ئەوە چیە وەڵا سەرۆکی وەزیران تەشریفی هێناوە. ئەگە بۆش ڕاگەاندنی پارکێکی نیشتیمانی بە لە سۆران چەند خۆش بوو، هەتا ئێستا پارکێکی نیشتیمان لێ نییە. ئەگە بۆ ڕاگەاندنی دەرەنجامی ئەو کارەساتە بوو کە باڵەخانەیەک لە سۆران سوتا مامۆستای زانکۆ تێدا سوتا 13 کەسی تێدا سوتا و ئاگریان تێبەر بوو، ئامرازێک نەبوو کە خەڵک بچی دەربازیان کە سەریان هێنابوو دەرێت زمانی تەلەفۆنە هاوارێ دەکرێت ئێوە ڕزگارمان کەن، کەسێک نەبوو ڕزگاریان بکە، هەمویان خنکان و مردن لێ. مامۆستای زانکۆ دڵت نایە تەماشای شکل و شێویان بکەیت، تا ئێستا دەرەنجامەکەش ڕانەگەێندا. خەڵک لە خوارێ ئەوە لا حەولە وەلا قووەتە ئیلا بیللا تەماشای دەکرد. ئیتر خەڵک یعنی چاوەڕێ شتی گەورە دەکە بۆ سۆران، بۆ دەوروبەری، بۆ جاداکانی، بۆ کەندی کارتی تەندروستی، بۆ هەموو چاکەکانی کەچی ئەوانە دێن هەر خەریکی دانیشتن بە شان و باڵی خۆیان بڵێن کاکە ئێمە ئەو هامان کرد، ماوامان کرد، جادەمان دروست کرد. بە جادەکایشی تۆیشی حکومەتە، حکومەت دروست کردەوە، واجبیشە درستی بکە. ناوەندەکانی خوێندن شوێنی پێگەیاندنی نەوەی داهاتووی وڵاتن و کاریان بەرەو پێشبردننی زانستە، نەوەک بەکارهێنانیان بۆ خەرەباڵغکردنی ئاهەنگ و مەرامی حیزبی کە هیچی لێ سەوز نابێ، لە کاتێکدا هەر ئەو حیزبانە خۆیان لافی پێشخستنی زانست لێ دەدەن. بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت ئەوەی پارتی لە سۆران کردی پێشێلکردنی زەقی یاساکانە. ئێمە وەکو توێژی مامۆستا و یەکێتی مامۆستانی کوردستان نیگەرانین بە داخستنی قوتابخانەکان لە تاقی دوای نیوەڕۆ. ئەو قوتابخانانەی کە داوامێن ئەوڕۆ پاش نیوەڕۆیە دیارە پێیان گوتون مێنەوە بۆ قوتابخانە، چونکە بانگەشەی ئینتیخابات لە گۆڕێ لەو پەرلەمانی عێراق ئەمڕۆ پارتی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کە سەرۆکی حکومەت دێت بانگەشە ئەکات بۆ لیستەکەی. بە مناسبەیەوە مامۆستایان و فەرمانبەران تێگەیاندراون کە بچن بەشداری ئەو گربوونەوەی بکەن لە بانگەشەی حیزبی. ئێمە نیگەرانین هیچ مبەرێکی یاسایی و قانونی نییە بۆ داخستنی قوتابخانە، قوتابی بۆ دەوام نەکات. ئەوە جێگەی تێبینیە بەڕاستی ناکرێت قوتابخانە تێکەڵێن ناو پرۆسەی حیزبی و سیاسی بکرێت، چونکە هەر زەرمەند قوتابیە. بە حیزبیکردنی دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەت و بەکارهێنانیان لە پێناو بەرژەوەندی حیزبی نەریتێکی ناشرینی دەسەڵاتی کوردیە، هاوشێوەی دەسەڵاتە دیکتاتۆرا ڕووخاوەکان. داخستنی قوتابخانە لە بەربانگەشەی حیزبی سەلمێنەری ئەو ڕاستیە کە دەسەڵاتی کوردی تەنیا شەڕی مانەوەی خۆی دەکات و هیچی تری بۆ گرنگ نییە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.